دوای هەفتەیەک لە وەستانی خولی نایابی تۆپپێی کوردستان بەهۆی کێشە و ئاڵۆزی یاریگەکان جارێشتر کاروانی یاریەکانی خولەکە کەوتە ڕێو پارێزگای هەولێرش بە 3 یاری لە کۆی 6 یاری ئەمڕۆی خولەکە زۆرترین یاری ئەم هەفتەی لە ئامێزگرت و سیروانی نوێژ لە پایتەختەوە پێشەنجی وەرگرت. لە یەکەم یاری لوتکەی ئەم هەفتەیە پێشمەرگەی هەولێر لە یاریگەی خۆی لە پیرمان میوانداری یانەی نەورۆزی شاری سلێمانی کرد و یاریەکەشی بە قورسی پێدۆڕاند. کاتێک کوڕانی یونس سلێمانی ڕاهێنەری نەورۆز سەرکەوتنێکی تریان نووسیەوە و ئەم جارە بە 3 گۆڵی بێ وەڵام پێشمەرگەی هەولێری ڕکابەریان دووچار شکست کرد. گۆڵەکانی نەورۆز لە یاریەکە لەلایەن یاریزانان ئاراز مستەفا و ئیبراهیم تۆرێ و ئاسۆ ڕۆستەم تۆمار کران. هەر لە هەولێری پایتەخت و لە یاریەکی تری خولەکە یانەی هەندرێن لەسەر یاریگە و بەردەم جەماوەرەکەی میوانداری یانەی زێرەوانی شاری دۆچی کرد. یاریەکەش بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەلایەکیان کۆتایی هات. گۆڵی هەندرێن لەلایەن یاسر نەجاح و گۆڵی زێرەوانیش لەلایەن نیاز مەغدید لە یاریەکە تۆمار کران. یاریگەی نێودەوڵەتی فەڕەنسا و هەریری بۆ شوێنی بەیەکگەیشتنی هەردوویانەی هەولێر و سیروانی نوێ. جێمی یەکەمی یاریەکە وێڕای هەبوونی چەند دەرفەتێک بۆ یاریزانانی هەردوویانە، بەڵام یاریەکە بە ئەنجامێکی سپی و بە بێ گۆڵ تەواو بوو. لە دەستپێکی جێمی دووەمی یاریەکە گەرم و گوڕێکی زیاتری بەخۆیەوە بینی. لێدانێکی سەری هۆگر حوسێنی هێرشبەری هەولێر یەکەم دەرفەتی ئەم جێمە بوو، بەڵام گۆڕپارێزەکەی سیروانی نوێ بە زەحمەت تۆپەکەی دوورخستەوە. دواتر دوای بەهەدەردانی دوو دەرفەت لەلایەن هێرشبەرانی سیروانی نوێ لە هێرش و دەرفەتی سێم گۆڵکاری خولی کوردستان میلاد عەبدولوەهاب لە خولەکی 50 گۆڵی پێشکەوتنی سیروانی نوێ تۆمار کرد کە گۆڵی حوتەمی خۆی بوو لەم وەرزەی خولەکە. خۆشی یاریزانانی سیروانی نوێ زۆری نەخایاند و لە خولەکی 66 یاریەکە ناوبژوانی یاریەکە لێدانش زای بۆیانەی هەولێر هەژمار کرد و بەهۆیەوە شوا مامۆی کاپتنیانەکە گۆڵی یەکسانی بۆ هەولێر پێ تۆمار کرد. لە خولەکی 76 دوای وەرگرتنی دوو کارتی زەردی بە دوای یەک بارزان شێرزادی یاریزانی یانەی هەولێر لەلایەن زانە عەبدوڵڵای ناوبژوان یاریەکە بە کارتی سوورکرێە دەرەوە و دواتر ڕاهێنەری هەردوویانە چەند گۆڕانکاریەکیان لە پێناو گۆڕینی ئەنجامی یاریەکە کرد و بەڵام بێسوود بوو. دوجار یاریەکە بە گۆڵێک بۆ هەرلایەکیان کۆتایی هات. وەزانن یانی هەولێر بۆ ئەم یاریە زۆر بەباشی خۆی ئامادەکردبوون نمونەیشمان بۆ ئەوەیە سیاریزانی خولی عێراقیە نابوو بەزێمان شەوت یەکەم ئاسێکی باشمان پێشکەشە شەوتی دووەمیش بە هەمان شێوە توانیمان گۆڵێکیان لێ بکەین بەس بەداخەوە گۆڵەکەمان بە پەناتی لێکرایەوە هەرچەند ئەوان لە کۆتایی یاریەکە یاریکەرێکیان لێکرایە دەروێ مەچەند گۆڕانکاریەکمان کرد کە بتوانین یاریەکە بشکێنەوە بەلای خۆمان ئەنجامەکە لە بۆ خۆمان بێ بەس نەمانتوانی پەلەپەلی یاریزانەکان چۆن ئەڵێ سەریان لە خۆیان تێگام نەیانتوانی ئەنجامەکە پێکەن. لەگەڵ ئەوەش ئێمە کاتوین بۆ ئەم یاریە چەند یاریزانێکی سەرەکیمان هەم سێ کارتی زەردیان هەبووە زایدەن ئیسابەشمان هەبووە بە سوپاس بخوا لەگەڵ یانەی هەولێرەوە بۆ پێکاتەوە خاڵێ بەدەستبێنی لە لای مشتێکی باشە. بەڕاستی ئێمە لە ئافتایم یەکەم ئەو یاریەمان نەکرد کە ئەوەی ئەمە دەمانویست مادبوون و مخەربەتیمان زۆر پێوە دیار بوو، بەڵام لە ئافتایمی دووەم ئێمە توانیمان زیاتر بجوولێن زیاتر فەراغەکان بینەوە و گۆلی تەعادولیشمان هێناوە، بەڵام لە هەمان کاتدا دیسان قاوانی حەکەم لێداوە و یاریزانێکی تەڕ کردین و زۆرشمان هەوڵدا کە گۆلی تر تۆمار بکەین، بەڵام بە نوێ یاریزان ناتوانین گۆل تۆمار بکەین هەرچەندە ئەمە یاری تۆپ پێیە، بەڵام کە حەکەم ئەبێت یاریزان سارد بکاتەوە نەک عەساوی فول بکات. ئێمە ئەوڕۆ کاکزانە بەڕاستی تاحکیمەشی جوانی کرد، بەڵام ئاخیری تێچیدا. بەم یەکسانبوونە سیروانی نوێ بە سوودوەرگرتن لە شکستی سۆران بەرامبەر دەربەندی خان بە 16 خاڵ بۆ پێشەنجیانەکان سەرکەوت و هەرچیانەی هەولێرە بە 13 خاڵ خانی حوتەمی گرتووە. لای خۆشێ و نەورۆز بەبردنەوەی لە پێشمەرگەی هەولێر بە 13 خاڵ بۆ خانی شەشەم سەرکەوت و هەرچی پێشمەرگەی هەولێرە بە 15 خاڵ خانی سێمی گرتووە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.